دەرچوونی حەوز یاخود دەرچوونی جومگەی حەوز و سمت یەکێکە لەو نیشانانەوە یەکێک لەو نەخۆشیانەی کە لە مناڵیەوە دروست ئەبێت بۆ ئەوەی زیاتر باسیەم بابەتە بکەین بزانین هۆکارەکانی چی و دایک و باوکان چۆن بیناسنەوە بەڕێز دکتۆر ئالان نێهات پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکاویمان لەگەڵا بەخێر دکتۆر بانێت باش. دکتۆر کاتێ باسی دەرچوونی جومگەی حەوزەکەین یاخود کە دەرچوونی سمتی پێوترێت ئەم نەخۆشیە چییە وەکو پێناسێک ئەگەر پێمان بڵیت؟ خۆی نەخۆشی دەرچوونی حەوز یەکێکە لە هەرە باوترین نەخۆشی کە لە ناو مناڵانە عادەتەن ڕۆیاتوانە چییە بێت لە ناو دەرچوونەکە پێناسەکەیەوەیە تۆپەکە لە ناو فنجانەکە نامێنێت. ئەمە پێڵن دەرچوونی حەوز. ئەنجا خۆی ناسراوە لە ناو خەڵکە ناسراوە کە پێڵن دەرچوونی زگماکی پێڵێن، بەڵام خۆی لە ئەسڵە زگماک نییە، نەخۆشیەکە زگماک نییە، لە ئەسڵە مناڵەکە کە لە دایکە بێ بەعام تەبیعیە، بەڵام چەند هۆکارێک هەیە وردە وردەوا دروستە بێت لە کاتی گەشە پێدانە و کە مناڵەکە گەشاکات دەرچوونەکە ڕۆیات. بەڵێ واتە ئەمە حاڵەتە لە کاتی گەشەکردن و لە دوای لە دایک بوونەوە دروستە بێت بۆ مناڵەکە. دکتۆر ئەم هۆکارێک چیەکە وا بکات تۆ باسێوت کرد کە مناڵەکە ئاسایەکە لە دایکە بێت چی واکە کە ئەم مناڵە لە مناڵێکی تر جیاواز بێت و تووشی ئەم حاڵەتە ببێت؟ خۆی چەند هۆیەک هەیە کە ئەم حاڵەتە دروستەکە. یەکێک لەو حاڵەتانە کە دروستە بێت مەثەلەن نۆبەرە، یعنی یەکەمسکی دایک عادەتەن ڕەحمەکە لێرە نەکشاوە، ڕەحمەکە حەجمی بچووکە و تەسکە، زەختەکە لە مناڵەکە دەرچوونی تۆپی سمتی بۆ دەرەکات. دانەیەکی تر لە کاتی حەملە مەثەلەن هۆرمۆنی ڕیلاکسین دەرەچێت لەگەڵ ئەسترۆجین تا کێشەی ڕەحمەکە و وردە وردە گەورە بێت، مناڵەکە شلە بێت کە لە دایکە بێت. هۆی سێهەم هەیە مەثەلەن بەعزیە وەزعیەتی ناو سکی مناڵەکە، مەثەلەن مناڵەکە بە خۆی احتیاطی بەسەر لە دایکە بێ، هەیە بەعزێکی بە سمت لە دایکە بێ. ئەم حاڵەتانە یارمەتیات دروست بێت. ئەو جۆری کە پێوترێ مناڵەکە سوارەواتە لە بەڵیستری لە خوارەوە بێتری لەسەرەوە بێ. ئەمانە ڕەنە هۆکە وەکو هۆکارێک دروستە بێ یارمەتی دەرەبێت، بەڵام دوای کە مناڵەکە لە دایکە بێتوانە چەند شتێک هەیە و یارمەتیات ئەمە شلیەکە دروست دەکات. مناڵەکە شلە بێت لە مەرحەلەیە. هۆکارێکی تر کە زۆر زۆر باوەوانە بێشکە و قوماتە. تۆ قاچی مناڵەکە کەی بەسیتەوە بەڕێکی بەسیتەوە ئەبێ بەهۆی دەرچوونی تۆپی سمتەکان چکە خۆی شلە. کاتێ مناڵە بینین دکتۆر خۆی لەو پۆزیشنەیە کە قاچەکانی کراوەتەوانێ و بڵاوە قاچی. ئێستا دەرچوونی زگماک لە بەعزە وڵاتە هەر وجودی نییە، مەتەن وڵاتەکانی ئەفریقیا کە مناڵەکانیان قاچیان بڵاو و بەستویانە بە پشتە یا بەسکە بەستویانە لە سین ئەمانە وجودی نییە، یعنی زۆر زۆر دەگمەنە ئەگەر ڕووباتوانە چکە لێ قومات نییە. بۆیە سێرەکەی لە بەعزێ وڵاتە هەر وجودی نییە، لە بەعزێ وڵاتە زۆر زۆرە چکە ئێمە قومات زۆر بەکارێنین، بێشکە بەکارێنین، ئەمە قاچی کە جووت کرد یارمەتی هات تۆپەکە بچێتە دەرەوە. بەڵێ دکتۆر هەندێک لە ئەگەر لەسرم خاڵبمەینەوە هەندێک دایک و باوکان یاخود دایکان بە تایبەتی کە لە کەسانی پێشووترەوە بەیان باسەکە لە قوماتی کە مناڵەکە بۆی خەوەکەی باش بێ، منەکو دکتۆرێکی مناڵان ئەوم زۆر بینیوە، بەڵام بە شێوازێکی زۆر ئاسانەتوانن کە تەنها دەستی بێچنەوانێ و قاچەکانی بەڕەڵا بێ مناڵەکەواتە قاچەکانی ئەو پستانی لەسەر نەبێ بۆی ڕێک نەبێتەوە و ئەو کێشەیە دروست خۆی باشترە قومات نەکرێ یا ئەوپەڕی دەستی ببەستێ قاچی بەڵام بڵاو بێتەوە، یعنی چکە خۆی زۆر حاڵەتەکە زۆر زۆر باوە، یعنی تقریبا هەموو سەد مناڵێک دەرچوونیە بێت و مثلەن لە کچانە زۆرترە، عادەتەن لە کچانە زۆرترە ئەم حاڵەتانە ڕۆیات، مثلەن دیوی چەف زیاترە، هەیە هەردوو لاشی هێوانە، بەڵام تۆ توانی زۆر بە ئاسانی خۆتی لێ پارێزیت و تێپەڕیەکەی زۆر بە بەسیتی. دکتۆر کاتێک کە مناڵێک بە هەر هۆکارێک لەوانی کە باست کرد تووشی ئەم حاڵەتە بێ دایک و باوکە چۆن بیناسنەوە و لە چ تەمەنێکا زیاتر دایک و باوکان یاخود کەسێکی چواردۆری هەستی پێکات؟ خۆی عادەتەن دایک و باوکەکان ئەتوانن لە ماڵەوە بە چەند نیشانەیەک دەرەکەوێت، مەتەرەن ئەگەر کاتێک کە دایپی بۆ مناڵەکەی گۆڕێ مەتەن قاچی بە زەحمەتە کرێتەوە یان قاچێک تۆزێ درێژترێ لەوەی تر، ئەمانە نیشانایەتوانە کە هینە بێت نیشانەی دەرچوونوانە. زۆر جار لە مەراکزی مەرکە سەحیەکانمان لە مەرکە سەحیەکان خۆشبەختانە کاتێککە مناڵەکە بن و کێشی بۆکەن و کوتانی بووەکەن زۆربەی کاربەندەکان لەوێ هاوکارمانە بن، یعنی ئێستا تقریبا لە 100 حاڵەتەکان
باسانی تشخیصەکرێ بەڵێ ئەو کاتێکی کوتێت یەکسەر گومانێکی لێ هەبێ بەسەترین گومان شەبنیە دەرچوونیشی هەبێ یەکسەر بۆمانی حالەکان بەڵێ دکتۆر هەموو مناڵێک ئێمە زین دوو پشکرین هەیە کە لە کاتی لەدایک بوون ناکرێت ئایا چەند گرنگەکە مناڵ کە تازە لەدایکە بێ لەو هەفتانەی سەرەتایە ئەو پشکنینەی بۆ بکرێت بۆ جونگەی حەوزی هەتاوەکو سەلامەت بێ و تا ڕادەیەک دڵنیا بنەوە کە کرفتی بۆ دروست نابێ خۆی پشکنینەکەی کاکرێ یەکسەر زۆر جار لای دکتۆری لای جەنابتانەکرێت ناوانەکرێ کاکرێ زۆر کات بەڵام چییە خۆی زۆرەوە استیفادەی هەیە کە زوو تەشخیصیکەی بەڵام خۆی عادەتەن دەرچوون سێ نوعی هەیە دەرچوون سێ نوعی هەیە نوعێکیان فنجانەکە بچووکە فنجانەکە تۆ ناتوانانی لە کاتی فەحسەکەیە تەشخیصی کەیت إلا مثلا دوای فترێک مثلا بە سۆنەر تەشخیصیەکەی یا بە ئەشعەت تەشخیصیەکەی بەڵام نیو دەرچوون هەیە نیو دەرچوون و هەیە دەرچوونی تەواو هەیە ئەم دوانە تۆ توانی کاتێک کە فەحسیەکەیت تۆپەکە بگەڕین تۆ شوێنی خۆی هەستی پێ ئەەکەیت هەستی پێ ئەەکەیت ئەمانە کە تەشخیصەکەی ئەمە زۆر گرنگە بۆ تەشخیصکردن یعنی ئەو تەشخیصی کە سەرەتاییکەی نەشتەگەریت لە کۆڵەکاتەوە بۆ دوار ڕۆژ یعنی حتا چارەسەرەکەشی زۆر بەسیتە سەرەتا زۆر بەسیتە لەوەی کە زۆر دایک و باوکە ترسێت و مناڵەکە وای لێ هاتووە و نەشتەگەری بێت وەمانە بەڵێ دکتۆر وەکو جەنابە دووتێت هەموو نەخۆشیەک و بەتایبەتی ئەمەش لە سەرەتاوە ڕەنگە چارەسەرەکەی زۆر ئاسان بێ وەکو پشکنینی پێشوەخت یا خودوەکو سکرینین هیچ شتێکی دایک باوکان بیکەن تۆ تێت هەندێک جار ڕەنگە پێویستکە بە سۆنەر دەستنیشان بکرێ ئایا تەمەنێکی دیاریکراو هەیە و لە وڵاتانە بە سکرینین ئەکرێت واتە لە تەمەنێکی دیاریکراوە پێویست بکە کە هەموو مناڵێک سۆنەری حوزی بۆ بکرێ یا خودت تەنها ئەوانەی کە گومانیان لێکرێ خۆی پێویست ناکە یعنی تۆ هەموو مناڵێک بخەیتە ناو سکرینیان بۆ بکەیت و فەحسوانەیان بۆ بکەیتەوە بەس ئەوانی کە گومانیان هەیە مەتەنەن چی گومان هەیە مەتەنەن نۆبەرەیە دایکەکە مناڵێکی تری هەبووە سمزی دەرچوونی زیگماکی هەبووە ئەمانی کە وەکو لە فامیلی هستریان هەیە تۆ باشتر وایە سکرینیان بۆ بکەی باشترە بەڵام بەعام هەموو مناڵێک پێویست ناکە بەس مەتەرەن ئێمە دامی خۆ ئامۆژگاریین کە مشکلێت هەبوو لە کاتی دایبی گۆڕینە قاچێک درێژتر بێ ئەم شتە بەسیتانە تۆ توای متابعی بکەی لە ماڵەوە یان ئەگەر لە کاتی کوتانەکەیە گومانێکی لێکرا بۆ ئێمەیان نرد ئەمە احتیادیە بەس پێویست ناکە هەموو کەس عادەتەن هیم بکات پێویستی بڵێ بە سکرینینگ بێ و خۆی چۆنە تەمەنی دیاریکرا و چۆنە عادەتەن 3 بۆ 4 مانگی یەکەم بە سۆنەر تەشخیصەکرێت تۆ ناتوانانی بە ئەشعە تەشخیصی دەرچوونی زیگماکی حوزکەیش کە حوزەکە و کاتە تۆپەکە کرکڕاکە بە ئەشعەکە دەرناچێ لە دوای 3 بۆ 4 مانگ ئەتوانی بە ئەشعە متابعی بکەیت چەند نیشانەی هەیە کە دەرەکەوێت لە ئەشعەکە تەشخیصەکرێتوانە بەڵێ دکتۆر دوای کە نەخۆشەکە دەست نیشانەکرێت قۆناغەکانی چارەسەر چۆنە لە سەرەتاوە چارەسەرەکان چییە و دواتر لە چ کاتێکا پێویست بە نەشتەرگەریەکات خۆی عادەتەن یعنی تا ساڵی یەکەم یعنی کە ئێمە تەشخیصی یەکەین مەتەلەن خاصەتەن مانگی یەکەم بێت دووهەم بێت تا ساڵی یەکەم عیلاجەکانی پێویستی بە نەشتەگەری نییە زۆربەی کات بە قوماتەکەی لا بە دوو دایپیەکی بۆ دانێن بە دایکەکە یعنی یەکەی ئامۆژگاریەکەین ئەڵێن کاتی گۆڕین لە جاتی یەک دایپی دوو دایپی دانێ قاچی بڵاو کاتەوە سێرەکەی بۆ یەکەیت لە متابعەکەیت مانگانە متابعەکە لە ماوەی 2 مانگ 3 مانگ تۆپەکە دروستە بێت و دەرچوونەکەی نامێنێت بەڵام بەعزێک هەیە مەتەرەن لە دوای ساڵێکە یا مەتەرەن لە نۆمانیەوانە دەرچوونی تەواوی هەبووە مەتەرەن پیان نەزانیەوە تەشخیص نەکراوە ئەمانە قایشیان بۆ دانین قایشەکانیش بەپێی مناڵەکە بێ ئەگۆڕێت مەتەرەن فترەی هەیە مەتەرەن هەیە 2 مانگ بۆی دانین هەیە 6 مانگ قایشی بۆ دانین قایشەکان جۆری هەیە جۆری هەیە تۆمترە قایشەکان بەپێی گەورەی مناڵەکە ئەگەر مناڵەکە دەستی پێکردووە بەپێی ئەڕوات و دەرچوونی هەیە قایشەکە استیفادەی نابێ ئەچینە گەچەوە بعضێ جار عادەتەن عملیات مەتەلەن دوای ساڵ و نیوێک ئەمانە بعضێکی ماسوولکەکانی تۆنگە بۆی درێژەکەینەوە بەڵام بەعام زۆربەی نەشتەگەریەکانی کە قورسە عادەتەن دایمی خوارد منەوە کە لە 2 ساڵ بۆ 3 ساڵ زیاتر تێپەڕەکە و کەپی نەزانراوە و ئیهمال کراوە
دکتۆر کەواتە ئەگەر مناڵێک لە سەرەتایە پێی نەزانرابێ و وەکو باس دەکرد لە دواییە پێویست بە نەشتەرگەری بکات و قایشەکە استفادەی نەبێت لەو تەمەنەی دوایەوەی کە مناڵ دەستەکە بە ڕۆشتن چ نیشانەیەکێ بێ کە دایک باوکە هەستی پێ بکەن خۆی ئەگەر یەک لای دەرچوو بێ ئاسانە دەست نیشانی بکەن چکە مناڵەکە ئاشێلێت و قاچێکی کورتترە بێت لەسەرەوە بەڵام ئەگەر هەردوو لای دەرچوو بێت عادەتەن مناڵەکە سێرەکەی قاچی بڵاوە کە ڕوا قاچی بڵاوە و ئەلەنگیە بەڕێگە وەکو تقریبا وەکو قازێکە ڕات لێ یعنی نیشانەکانی دەرەکەوێت یای لێ لەو حاڵەتەیە کە هێنن ئاسا تەشخیصەکرێت بۆە دکتۆر وەکو کۆتاشت ئەگەر تۆ پێمان بڵێ باشترین ڕێگای خۆپارێزی یاخود باشترین ڕێگەی کە بتوانیت مناڵەکەت پارێزی لەوەی تووشێم حاڵتە بێ وەکو باس کرد لە دوای لە دایکبوونەوە ئەمە دروستە بێت بۆکو بیرهێنانەوەیەک بۆمان باس بکەیتەوە خۆی باشترین شێت لە کاتی مناڵەکان کە کوتانی خۆیان وەرەگرن کاچین بۆ سنتەرەکان یعنی خۆشبەختانە ئێستا هەمووی ئەو فەحسایەکە بەبێهین خەسخانە حکومیەکان کاچن لە نزیکترین ئەوەی لای ماڵی خۆیەتی ئێستا تقریبا دەرچوونی زێگماک لە سلەیمانی یعنی لەم 15 ساڵە زۆر کەم بووەتەوە و نەشتەگەری تقریبا نەشتەگەریەکانیشمان زۆر کەم بووەتەوە یعنی کە نەشتەگەریەکەکەین بە دەگمەنێکین لەسەرەوە چکە زۆر تەوعیە زۆر ضرورە یعنی کە تۆ خاصەتەن فامیلی هیستری هەبوو باشترە ئینەکە ئێستا هەموو دایک و باوکان تقریبا نەزانن بۆیە خەریکە مشکلەکە بەتەواتی حەل بووە بەڵێ کەواتە باشترین شتەکان ئەوەیە کە یەکەم واز لە قومات بهێنین قومات و بێشکە وەرە زۆر کەس پیان ناخۆشە بێ بەسە بێ وازی لەبێنن بەڵێ دکتۆر وەکو شتێکی کە لە کۆتا باسی بکەین ئایا نەشتەرگەریەکە تا چەند سەرکەوتۆ ڕەنگە دایک و باوکە لەو کاتەیە بترسن کە مناڵەکە پێویستی بە نەشتەرگەریە بێ ئایا هیچ نیشانەیەک هەیە کە ئاماژەوێ بۆ ئەوەی کە سەرکەوتووە بێ ئەنجامدانی نەشتەرگەری و چارەسەرەکەی خۆی هەدەفی نەشتەگەریەکە چییە؟ تۆ جونگەکە بگەڕێنیتەوە شوێنی خۆی بەڵام تا درەنگتر بیگەڕێنیتەوە شوێنی خۆی تا درەنگتر بیگەڕێن شوێن خۆی عملیاتەکە قورسترە بێ و مەشاکلی زیاترە بێ چکە ئێسقان کە دەستکاریەکەی جونگەی بۆ دروستەکەیت یعنی ئەگەر مناڵەکە بەلانی کەمەوە بگاتە 5 و 6 ساڵ نەشتەگەری نەکراوە ئیهمال کراوە باشتر وایە بەجێ بێڵێت مستەقبل لە دوای 18 ساڵیە جونگە گۆڕیم کە باشترە ئەنجامەکەی لەوە تۆ بۆ دەرچوونی زگماک بیکەیت ئەوانی کە بەسەوانی کە هەردوو لاش وایە بەس تا زووتر چارەسەری کەیت هیچی ناوێت یەک نەشتەگەریت ناوێت بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت زۆر سپاسی دکتۆر ئالانەکەین کە ئەو ڕێنمایە بە سوودانی پێشکەش کردین و هیوادارین هەموو دایک و باوکێک سوودیان لەم ڕێنمایانە بینی بێ بۆ ئەوەی بتوانن مناڵەکانیان سەلامەت بێت و شتێک نەکەن وەکو قوماتێک یاخود شتێک کە زیان بە مناڵەکان بگەینێت و لە دواییدا و لە کاتی گەورەبوونە زیانێکی زۆر بە تەندروستی مناڵەکە گەێنێت